گرژی دروست بوو ئەوە مامۆستای لا إله إلا الله ده ساڵە پارێزگای کرد بووای پێمان ڕاکان جمهوری زۆر خراپ بوو بۆ کورد تەنها تاکە ئاسن ماوە کە ئاسنی خێمەکەی بەدەستیانەوە بەدەست ئەو دوو مامۆستا موچەخۆری هەرێمەوە دەبینن ئەوە ئۆتۆنۆدیەشی دیرەش بوو دروست بوو بەزە بر لێیانیان بردووە کۆتایی بەگردبوونەوە کە هات و لێرە لەسەر خێوەتەکەتانی شون و دەڵێ ئێمە ئێرە چۆڵ ناکەین خێمە وەسیلەیەکە بەڵام ئێمە ئێرە چۆڵ ناکەین با عیبەیەکی تری گەورە بچێتە سەر ئەو وڵات و ئەو دەسەڵاتە ئێمە کە بەم شێوەیە سوکایەتیەکە داوای مافی خۆمانەکەی گرژی دروست بوو ئەوە مامۆستای هەرێمە موچەخۆری هەرێمی کوردستان لایەن هێزانەکانەوە بەو شێوەیە ئازار دەدرێت و خێمەکانیان لێ دەستێنرێت و بۆ شێوەیە گرژی دروست بوو دیمەنی ڕاستەوخۆیە بینەرانی پایتەخت دیارە لە بەردەم نووسنگەی کەرکووکی پەرلەمانی عێراقین ڕێگەیان نەدا کە خۆپشاندان بکرێن عافية اعتقلوها عافية امر قائد عمليه قوه عافية اصعد على السياره يلا حي زاينتي بيشن قرن هردي مويرة باشا براين من ما براين من ما براين ما قانون يموتي من الضريبة العراق ما قانون يموتي من ولا قانون على اخويا باشا بيش ما قرن هردي نويرة باشا ممنوع بيش ما قرن هردي نويرة نازان بوشو ما بن بردوام بينهم دڵنیابن ئێمە خێمە وەسیلەیەکە بەڵام خۆمان ماوین بەڵام خۆمان وجودمان هەیە ماوین بە هیچ شێوەیە واز نایێنین ئەوە دڵنیاتانەکەینەوە ئەو خێمە ئەو کەسانەی خێمەیان لا بردووە کاکە بەڵێ فەرمانی دەست وەکو خۆیان دەڵێن فەرمانی دەستیکردنمان بۆ دەرچۆ بە گوتەی خۆیان بەهۆیەوەی کە لێرە خۆپشاندانیان ئەنجامدا بوو و هێزانەکان لێرە ڕێگریان لە خۆپشاندەران